بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين، الصلاة والسلام على حبيبنا محمد وعلى آله وصحبه أجمعين. چۆن کەسی ساحر و فاڵچی جیا بکەینەوە لە کەسی ڕاقی. طبعا ئەمڕۆ زۆرێک لە خەڵکی خویان داوە تاوکارە، بە حسابی خۆیان ڕاقین و ڕوقی خەڵکەکەن و ڕەزامەندی ئەڵڵایانەوێ و وایانەوەی ئیسفادە بە خەڵکی بگەێنن. لەوانەیە هەندێک لەوانە نیەتیشیان باش بێ و ڕاز بکەن، بەڵام بەڕاستی ئەم کارە هی هەموو کەسێک نییە دەستی باتێ و ئەنجامی بدا. بێگومان کەسی ڕاقی کۆمەڵێک سیفەت هەیە بێتیایە بێ. یەکەمیانە بێ بیر و باوەڕێکی دروست و دامەزراوی هەبێ، تەوحید شارەزا بێ و هەڵوەشێنەرەوەکانی شارەزا بێ و سونەت شارەزا بێ و هەڵوەشێنەرەوەکانی شارەزا بێ و پێویستە زۆر بە جوانیش پەیڕەوی بکە. پاشان لە ڕووی عیبادەتەوە کە ئەمە دووەم مەرجە کەسی ڕاقیە بێ عیبادەتەکانی هەمووی بە جوانی ئەنجام بدات، بە تایبەت نوێژە فەرزەکانی لە مزگەوتە، و بێ کەسێک بێ شەو نوێژی هەبێ و باقی عیبادەتە سونەتەکانی تری هەبێ و بە تایبەت خێر و خێرات و ماڵ بەخشین و ئەو بابەتانە نابێت دوور بێ لێوەی. خاڵی سێم کەسی ڕاقیە بێ ڕەوشتێکی بەرز و جوانی هەبێ لەناو کۆمەلگایە بۆ ناسرابێکە تەماع ناکاتە ناموسی خەڵکی، تەماع ناکاتە ماڵی خەڵکی و حەسوود نییە بەوەی کە خەڵکی هەیەی و باقی ڕەوشتە جوانەکانی تر لە ڕازگۆیی و خۆپاراستن لە درۆ ئەو بابەتانی تر. خاڵی چوارم پێویستە کەسی ڕاقی دوور بێ لە دنیا پەرستی، هەڵپەی بۆ دنیا نەبێ، لە هەوڵی کۆکردنەوەی ماڵ و سەروەت و سامانە نەبێ، بەو شێوەیە بکەوێتە پارە وەرگرتنێکی زۆر لەسەر ڕوقیە و دروستکردنی و پێکەوەنانی ماڵ و حاڵ و سیارە گۆڕین و ئەو بابەتانی کە لە دنیا هەیە. خاڵی پێنجەم ئەبێ ڕوقیەکەی بە قورئان و سونەت و بە ئەو دوعایانە بکە کە لە سونەتە هاتووە. طبعا ئەوەش معنایەوەیە بێ شارەزاییەکی تەواوی لە قورئانە هەبێ و شارەزاییەکی تەواوی لە سونەتە هەبێ و بزانێت چۆن قورئان بەکار بهێنێ لەسەر سونەت بۆ ڕوقیە و چۆن ئەو دوعایانەش کە ڕەسوڵ الله صلی الله عليه وسلم فەرموونی بۆ حاڵەتەکان و لە جێی خۆیان بەکاریان بهێنێ. خاڵی شەشەم پێویستە کەسی ڕاقی شارەزا بێ لە جیهانی جنۆکە و شەیاطین و ئەو بابەتانە بەپێی قورئان و سونەت، بێ شتێکی لێ بزانێ، چکە بەڕاستی مەداخیلی شەیطانمان هەیە. شەیطان لە چ ڕێگایەکەوە زەفەر بە ئینسانەوە و بە هەمان شێوە جنەکان لە چ ڕێگایەکەوە زەرەر بە ئینسانە گەێنن و دواتریش با بڵێن مەخارجیمان هەیە لە چ ڕێگایەکەوە توانین شەیطانەکان دەرکەین و دووریان بخەینەوە. ئەگەر بێتەوە شارەزای ئەو بابەتان نەبێت لە قورئان و سونەتە، ئەوە ناتوانێت چۆنیەتی ئەو پرۆسەیە ئەنجام بدە. خاڵی حەوتەم خاڵی کۆتاییە، پێویستە ئاگاداری نەخۆشیەکانی دەروون و نەخۆشیەکانی با بڵێن ڕۆحیش بێ. طبعا نەخۆشیە دەرونیەکان ئەوانن کە زیاتر لە دڵ و دەرونی ئینسانەدەن، چونکە زۆر جارە و کەسە بۆ خۆی لە ڕووی نەفسیەوە پێویستی بە عیلاجە، ئەسڵەن پێویستی بە ڕوقیە نییە، ئەم هەر هەڵەسەیە لێئەدا و کارەبای لێداوە خوێنێ و ڕوقی بەسەرا خوێنە کە پێویستیش ناکات. ئەبێ نەخۆشی نەفسی جیاکاتەوە لە حاڵەتی مەس و سیحر و جادو و چاوپیسی و ئەو بابەتانی تر ئەنجا دەستکا بە عیلاج. ئەم حەوت خاڵە زۆر گرنگە بۆ هەموو ڕاقیەک تیاابێ. هەر ڕاقیەکە و خاڵانی تیانە بوو ئەوە ڕاقی نییە و دوورکەوەرەوە لێی و چاوەڕێ نەبی بتوانێت عیلاجشت بکە. چەند جیاوازیەک هەیە لە نێوان کەسی ڕاقی و کەسی ساحیرا زۆر گرنگە بیانزانن. خاڵی یەکەمیان کەسی ڕاقی بە هیچ شێوەیە خۆی تەرخان ناکا بۆ ڕوقیە و پێشی خۆش نییە بۆ ناوە بناسرێ و شوێنی تایبەتی بۆ دابین ناکە، وەکو چۆن هەندێک کەس ناوی ناوە عەیادە و چارەسەرگە و جێگای ڕوقیە و ئەو بابەتانە. بەڵام کەسی ساحیر شوێن بۆ خۆی تایبەتەکە و بە تایبەت شوێنەکەشی با بڵێن والێ ئەکا کە گونجاو بێ بۆ کارە قێزەونەکانی خۆی. خاڵی دووەم کەسی ڕاقی بە هیچ شێوەیە خەڵک نابەستێتەوە بەخۆیەوە، بەڵکو خەڵک بە ئەڵڵاوە بەستێتەوە سوبحانه وتعالى، کە نەخۆشێک دێ بۆ لای یەکەم شت خەمی تەوحیدەکەیەتی، چونکە بەڕاستی هەموو سەیطەرەیەکی جن و شیاطینەکان لە ڕێی شیرک و کوفر و معاسیەوە. بۆیە کەسی ڕاقی ڕاستەوخۆ خەمی تەوحیدەکەیە خوا ڕەبتیەکاتەوە بە ئەڵڵاوە نەک ڕەبتیکا بەخۆیەوە، خەمی ماڵ و خەمی داوێنی بخوا لەو کەسەیە.
کە کەسی ساحیر بەڕاستی یەکەمین شت چاویەکەوێتە سەری ئەگەر ئافرەت بێ و جوان بێ بۆ دڵی بێ خەمی با بڵێن داوێنێتی لەگەڵەوە ئافرەتایە چۆن بەدەستی بهێنێ، یاخود ئەگەر ببینێ پارەدارەوە هەبووە خەمی پارە و سەرۆت سامانێتی چۆن بەدەستی خالی، یاخود هەردووکیان بەیەکەوە چۆن پارەش و حەزەکانی داوێنیشی دەستکەوێ لێی. خاڵی سێم کەسی ڕاقی دانانیشێت تەشخیصی حاڵەت بکە، تۆ چاوپیسیە، تۆ مەسە، تۆ جنە، تۆ سحرە، تۆ ئەوەندە جنۆکەتیایە، تۆ جنۆکەکانت خەڵکی ئەوێن، تۆ جنۆکەکانت لەم جۆرن، عاشقن، مسلمانە، جنۆکەت یەهودیە، جنۆکەت نەسرانیە، بە هیچ شێوەیە ئەمە لە قورئان و سوننەتە نەهاتووە و هیچ سەحابە و تابعیەکی ژەوەی نەکردووە. حتا بە ئیمامی مالیک یانوت کەسێک هەیە واکە فەرموویەوە بیدعەکارەوە بیدعەکارەوە بیدعەکارە، چەند جارێک و زۆریش تووڕە بوو. خاڵی چوارەم کەسی ڕاقی شیفا ئەداتە لای ئەڵڵا، نایداتە لای خۆی. بە نەخۆشە کاڵێ شفای تۆ لای ئەڵڵایە لە لای من نییە. ئەنجا ئەم کەسەش خۆی فێری ڕوقیاکە، خۆت بەو شێوە ڕوقی خۆت بکە، یا کەسە نزیکەکانی فێرەکە، ئێوە بەو شێوەیە ڕوقی ئەم نەخۆشە بکەن با چارەسەر وەرگێن. نەوەک ڕەبتی کاتەوە بەخۆی و بڵێ شفات لای منەوە من ڕوقیەت نەکەم چاک نابیت و بە هیچ شێوەیە ڕزگارت نابێ لەو مەسە یاخود ئەو سیحری کەتیایەتی. خاڵی شەشەم کامەیان زۆر گرنگە، بە هیچ شێوەیە کەسی ڕاقی ناوی دایک ناپرسێ، بە هیچ شێوەیە کەسی ڕاقی ئاگادار بە ناوی دایک ناپرسێ، بەڵام کەسی ساحر ناوی دایکە پرسێ و ناوی زیاتر لە دایکیشە پرسێ. جاری وایە هی پورەکان جاری وا هەیە ئەگەر بێت و کەسێکە لەگەڵا بێ ئافرەت بێ ناوی دایکەوە ئافرەتەژە پرسێ، چونکە ئیشی پێیەتی بۆی دوای سیحر لەویش بکا بۆ خۆی بەکاری بهێنێ. خاڵی دووە ئەو بە هیچ شێوەیە کەسی ڕاقی خەڵک وا لێ ناکە کە خۆرافیات بێتە مێشکەوە، ئەمە بکە خەوە بینی، لە خەوتا ئەمەیە بۆلات، لە خەوتا ئەوە ئەکەی، یاخود لە خەیاڵە ئەمەد بۆ دێ، لە خەیاڵە ئەوە ئەکەی، یاخود تۆ ڕەبتەکەمەوە بە خۆمەوە ڕەبتی ڕۆحی پێوترێ، ڕۆحی تۆ هێنمە لای خۆم چارەسەری ئەەکەم. ئەم بابەتانە ئەمە هەموو ئیشی ساحیر و ئەو بابەتانێ. ڕاقی تەداخلی ئەو بابەتان ناکە، مەسائلی ڕۆح لە غەیبە ناچێ بەلایە. ڕوقیەش لەسەر قورئان و سوننەت ئەکالا نادالی، هیچ سەحابە و تابعیەکیش ئەم جۆرە قسانی نەکردو ئەم کارانی نەوت. خاڵی دووە کەسی ڕاقی بە هیچ شێوەیە ئیدعایەوە ناکا کە ئەو ئەولیایە لە خواوە نزیکە پیاو چاکە ئەو بابەتانە، بەڵکو زۆر طبیعی خۆی وەکو عەبدێک سەیرەکە وەکو خەڵکی تر، بەڵام بەداخەوە ساحیرە بینی بەردەوام خۆی بە باشترە زانێ لە خەڵک، تایبەتمەندیەکانی خۆی ژمێرێ، وای دیعاکە ماندوو بووە، ئەمە عیلمە بەدوایە ڕۆشتووە، ئەمە ئەگەر نزیک نەبی لە خوا نایزانی و نایتوانی و ئەو بابەتانە، ئەوە هەمووی درۆیە، هیچی ئەسڵ ئاساسی نییە. خاڵی دووە ئەو کەسی ڕاقی زۆر بە واضحی دوعاکانی قورئان و سوننە دەخوێنێ، بەڵام کەسی ساحر هەنێجار دەنگی نزمەکاتەوە، هەنێجار بەرزیەکاتەوە و هەندێک جار قسەیانێکەکە کە تۆ لێی تێناگەی، وی دیعایە واکە زمانی جنۆکە زانێ و زمانی جنۆکە تایبەتە و ئەتوانێ قسەیان لەگەڵاکە لەو بابەتانە. ئەمە هەر هەمووی ئیشوکاری کەسی ساحرە، ئاگادار بە کە دەنگی نزم کردەوە لە ڕوقیەکە ئەوە تەلاسیمە، ئەوە شەیاطین بانگەکە، ئەوە ئیشی خۆیەکە، یاخود کە قسەیانێکی کرد کە جیاواز بوو لە قورئان و سوننەت و تێی ناگەشتی، ئەوە بە هەمان شێوە ئاگاداری بە. خاڵی دووە ئەو کەسی ڕاقی بە هیچ شێوەیە پەنا ناباتە بەر کێشانی جەدۆل و ڕسم و خەریتە و دانانی کۆمەڵێک ئامراز و ڕەمز لەسەر ئەوراق، یاخود پەت بێنێ، حەبل بێنێ، قوماشێک بێنێ، بڵێ وەشتم بەسەرا خوێن، ئەوە گرەی لێدا و ئەوە بەو بابەتە و بەم شێوە بڵێ ئەمە لە خۆت ببەستە، بیبەسە بەگەردنتەوە، بیکە بەوێتەوە، ئەمە هەموویشی ساحرە. ئەمە ئەوەیە کە ئەڵڵا سبحانه وتعالى لەبارەیەوە فەرمێوە من شەر النەفاثات في العقد، ئەمە عقدەکانەکە لەو قوماشە و لەو پەڕۆیە و لەو خەیتە و لەو بابەتە داوات لێکا بکەی بەخۆتەوە بۆی سیحرە لێکە، ئەوە ڕاقی نییە. خاڵی دووە کەسی ڕاقی بە هیچ شێوەیە فەرمانە پێ ناکا کە تۆ حیوانێکی تایبەت هەڵبژێری، سەری بڕی لە جێگایەکی تایبەتە، بەشێکی والێکەی، بەشێکی تری والێکەی، خوێنەکەی بەری بۆ خۆی، خوێنەکەی با لە فڵانە شوێنت، خوێنەکەی شتی پێ بنووسێ، بڵێ بیکە بەخۆتەوە، ئاوای لێ بکە، بڵێ بیدە لە سیارەکەت، بیدە لەوەت. کەسی ڕاقی بە هیچ شێوەیە ئەم شتانەت پێ ناڵێ. ئەمە هەمووی کەسی ساحرە.
ئەمە فەرمانە پێکاتەوە بۆ غەیری ئەڵڵا سەر بڕی، جاری وایە پێتەڵێ کە سەرت بڕی ئاژەڵەکە ناوی فڵانەشت بێنە لەسەری، ناوی ئەم کەسە بێنە لەسەری، ئەم کەلیمەیە بڵێ لەسەری، ئەوە هەمووی ناوی جنەکەیە و ئەوە هەمووی تەڵیسمەکەیە کە بۆ جنەکەیەوێ. کەسی ڕاقی بە هیچ شێوەیە بەلای ئەوانەیە ناڕوە. خاڵی دووە کەسی ڕاقی بە هیچ شێوەیە پەنا ناباتە بەر خوێندنەوەی دەس و قاوە خوێندنەوە و قورئان خوێندنەوە بۆ شێوەی کە بیکەرەوە چیتیا بوو ئەوەیە و بیکەرەوە چیتیا بوو ئەماوەیە و ئەمە من قورئانەکەم کردەوە و ئەوەت بۆ دەرچوو ئەمەد بۆ دەرچوو. بە هیچ شێوەیە کەسی ڕاقی ئەو بابەتان ناکاوە، هەمووی ئیشی ساحیر و فاڵچی و بە ناوشێخە هەڵخەڵەتێنەرەکانن. خاڵی دووە ئەو کەسی ڕاقی بە هیچ شێوەیە مەرجدانانێ بۆ ڕوقیە بڵێ هەتا ئەوەم بۆ نەکەی ڕوقیەت بۆ ناکەم، هەتا و پارێم نەی تێ ڕوقیەت بۆ ناکەم، بەو مەبلەغە نەبێ ڕزگارت نابێ، ئەو شتانە نەخۆیت و نەیکڕی کە بۆم دیاری کردووی، ئەو ئاوە نەبەی کە بۆم داناوی، ئەوە چارەسەر نابی. کەسی ڕاقی بە هیچ شێوەیە ئەمانەی لێ ناوەشێتەوە، هەمووی ئیشی ساحیر و ئەو کەسانەیە کە پارە پەیاکەن. بۆیە بەڕاستی ئاگاداری ئەو بابەتانە بن. زۆر جار کەسانێک بە ناوی ڕوقیەوە تەلیسم لەسەر قورئانەکەن یا قورئانە نووسنەوە لە ناو جەداوی لاو ئەو بابەتانەیە، ئەوەش هەمووی کاری ساحیرە، خۆتانیان لێ پارێزن بۆ شێوەیە ساحیر لە ڕاقی جیا بکەنەوە.